بەڵێ بەڕێزان ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو ڕاستیە ئاشکرا دەبێت کە دەسەڵاتدارانی عێراق چه پلانێکە خۆ چه پیلانێکیان هەبوو لە ڕێگەی یاسای بودجەوە دژی تاچی خەڵکی کوردستان نەک بە تەنها حکوومەتی هەرێمی کوردستان دژی تاک بە تاچی خەڵکی کوردستان ئەوە لەگەڵ هەموو پێشێلکاریەکانیدا ئێمە لەسەر ئەم پیلانە وردەکاری ئەم پیلانە لەگەڵ میوانەکەمان قسە دەکەین بۆی بزانین ئاخۆ چ دەکرێ هیچ کارێک ماوە بکرێ یاخود نا میوانەکەمان زۆر بەڕێز نەهرۆ ڕوانزی جگری سەرۆکی لێژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە ڕوانزەوە لەگەڵماندایە کاک نەهرۆ شەوتان باش زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 بۆ خۆت باش دەزانی ئەوەی لە یاسای بودجە گوزەرا جگەل لە پێشێلکردنی خاڵەکانی دەستور هەر لە مادەی 63ەوە تۆ بیگرە بە ئاشکرا ئێستا ئەو پیلانەش ئاشکرا بوو کە پیلانێکی گەورەیە دژی تاک بە تاچی خەڵکی کوردستانە بۆ برسیکردنیانە دەبێت چ بکرێ ئێستا کورد دەتوانێت چی بکە ئێوەی پەرلەمانتاران دەتوانن چی بکەن و ئەم پیلانە چۆن داڕێژرا بوو سڵاو بەڕێز حاک فەرهاد و سڵاو لە بنەرانی خۆشەویست پێشەشی پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی خانەوادەی قوربانیانی لە خاڵی خۆشبیانی کەس و کارەکانی حەمدانیە دەکەین بەڕاستی کارە ساتەکی گەورە بووم بابێنە سەر بابەتی مۆزوعی بودجە ئێمە وەکو جێگیری سەرۆکی نەوتی غاز لە پەرلەمانی عێراقی زیاتر لەسێ راپۆرتم پێشکەشی بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کردیا لە ڕێگەی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دوای راپۆرت ئەوە بووکەوە ئێمە وەکو تیمێک من تشکیلم کرد لە بەغدا لە مابینی چەند مستەشارینی لە بودجێ و لە نەوتدا بابەتێکی زۆر غەریبمان کەشف کرد لە مەوزوعی بودجەیە باس لەوەی دەکرێتن کەوا بودجە دەمەوێت زۆر بە دەقیقی ئەم بابەتە یعنی ئەگەر حتا پسپۆڕانیش لێک بدەنەوە شتێکی زۆر سەیر ڕوویدا لە مەوزوعی بودجە ئەڵێتن بەشی هەرێمی کوردستان لە ئینفاقی فعلی محافەزە پازدە پارێزگایەکانی عێراق دابەش دەکرێت 12.67 لێی دەردێ تاوەکو ئەو بەپێ ئەو داتانەی کە لە وەزارەتی ئەو لە حکوومەتی ئیتیحادی پێشکەشی بە حکوومەتی هەرێمی کوردستان کرا کەوا 47 تریلیۆن دیناری عێراقی خەرجی کراوە ئەگەر بێت و خەرجیەکانی حاکیمە و سیادیە لەگەر بەشێک لە تەنمی ئەقالیم و محافەزات بینینە دەرێ ئەو بەشەی ئینفاقی فعلی کە دەمینێتەوە بە پێی بودجە 20 تریلیۆن و نێزیکەی 500 میلیارد دیناری عێراقیە ئەلەوەیەوە بەشی هەرێمی کوردستان ئەبێتە 2 تریلیۆن و 500 میلیارد ئەو بەشەی کە ئێستا بۆ حکوومەتی بۆ حکوومەتی عێراقی بە 15 محافەزە 20 تریلیۆن و 500 میلیارە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان 2 تریلیۆن و 500 میلیارە بەپێی دەستوری عێراقی جەنابی حاکم یەکەم دەرێ مادە چادەی دەستور باس لەوەی دەکات عێراق هەموو هاوڵاتیاکی عێراقی با ئەگە بە ڕگەز بی ئەگە بە ڕەنگ بیتن ئەگەر بە وەزعی اقتصادی ئابووری بی یاخود بە وەزعی کۆمەڵاتی بی دەبی متەساوی بی ئەو مادە چاردە باس لەوەی دەکاتن مادەی 212 دەستوری عێراقی باس لەوەی دەکات داهاتی نەوت و غازی عێراق دابەش دەکرێت لەسەر هەموو هاوڵاتیانی عێراقی بەپێی تعدادی سوکانی بەپێی دانیشتوانی هەموو پارێزگایەک واتە لەگە هەرێمی کوردستانەوەش ئەم بڕی کە ئەگەر بێت و بڵێن دانیشتوانی عێراق هەر ئەوەی کە باسی لێ دەکرێتە لە وەزارەتی تەختیت و ئەمانە کە دەرێت 40 میلیۆن هاوڵاتی عێراقی هەیە لە عێراق بێت و ئێمە 12.67 خۆمان دەربینن لە نزبەی 40 میلیۆنەکە ئەکاتە 5 میلیۆن و 68 هەزار هاوڵاتی لە هەرێمی کوردستان ماتە باقیەکەی دەبتە 34 میلیۆن و 932 هەزار ئەمینێتەوە بۆ عێراقی باشە هاوڵاتیانی لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئەو بڕەپارەی کە حکوومەتی ئیتیحادی
وەکو ئینفاقی فعلی دیاری کردووە کە 20 تریلیۆن و 500 میلیارە دابەشی سەر 34 میلیۆن و 932 هاوڵاتی عێراقی بکەی هەر هاوڵاتێک 586 هزار دیناری عێراقی بەبەرەکەوی کەچی ئەو بڕەپارەی کە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دانرایە کە 2 تریلیۆن و 500 میلیارە دابەشی بکەی سەر 5 میلیۆن و 68 هزار هاوڵاتیانی کوردستان هەر هاوڵاتێک 512 هزار دیناری بەبەرەکەوی واتە فەرقێکی زۆر هەیە بینی باشە بەپێی دانیشتوی سوکانی کەما ئەمە بابەتێکی دەستوریە ناکرێ خلافی لەسەر بکرێتن مادەی 13 دەستور باسەوەی دەکات دەرێ هەر مادەیەک یان هەر یاسایەک تەشریع بکرێ خلافی دەستور بی ئەمە دەستوریەتی تێدانە ناکرێتن بە هیچ شێوەیەک لا يجوز نص أي قانون يخالف الدستور مادە 13 باسەوەی دەکات کە ئەو حیسابەتەی دەکەین فەرقی ئێمە و فەرقی هاوڵاتیانی ئێمە و فەرقی هاوڵاتیانی بەغدا 737 دیناری عێراقی هاوڵاتیانی بەغدا فەرقی هەیە لەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان باش ئەم بابەتەیە تاوەکو ئێستا کەشف نەکرا من یەکەم جارە لە ڕێگەی کوردستان بستارەوە باسی لێو دەکەم ئەو فەرق و جیاوازەمان دیتیتەوە بە راپۆرتیش تەقدیممان کردیا ئەمە دووشت دەگەینیتن یان چارەسەرکردنی ئەمە بە هیچ شێوەیەک ئەگەر بێت و ئەو فەرقیەشمان بدەنەوە ئەو 4,000مان بدەنەوە حاکم نسبەی هەرێمی کوردستان ئەبێتە 14.5 ئەوەش یاسایی نییە ئەوێ ئێمە نسبەکەی هەرچەندە ئێمە نسبەی ئێمە بە پێی وەزارەتی تەقدیر کە ئاعترافی کردو 13.9 ئەمەش چارەسەرێک نیە لەبەرەوەی ئەمەش دەبتە خلافی بوجە کە باسەوەی دەکات نسبەی هەرێم 12.7 لێرەوە ئەمە هیچ حەلی نییە تەنانەت یەک حەلی هەیە ئەم بابەتە گەر ئێستا داوا لە مەسەن حکوومەتی هەرێم دەکەین کە ئەم بابەتە بە ئەوەی بە وەکو نامەیەک ئاراستەی حکوومەتی ئیتیحادی بکرێتن بە ناوڕۆشی ئەو شێوازەی کە کردیتان نێزیکەی بەپێی ئەو وەزعی کەدانە نێزیکەی 400 میلیارد دینار فەرقی هەیە وەکو مافی ئێمە هەیە بەڵام نانێردن بەو شێوازە بزر بووە باش ئەوەی ئەم بابەتە بە دوور بەڵێ ببوورە کات نەرو ئەوەی من لە قسەکانی ئێوە تێگەیشتم ئەوەیە جگە لەوەی پیلانجێڕیمان لێکرا لەلایەن دەسەڵاتدارانی عێراقەوە لە یاسای بودجە ئێستا هەر بە پێی یاساکە دزی لە قوتی تاکی کوردیەکەن هەر لەبەرەوەی کووردە بەڵام لێرە و لەوێ جۆمان لێ هەندێک دەسەڵاتدارانی عێراق بە ئاشکرا دەڵێن نابێ خەڵکی کوردستان برسی بکرێ لە کاتێکدا خۆیان پیلانیان جێڕاوە بە کوردیەکەی سەریشمانە برن و بۆشمان دەگرین ئەی کەواتە چارەسەر چییە ئێستا کاگنەر و ئەم بارە چۆن ڕاست بکرێتەوە بەڵێ ئەم بەڕاستی ئەم بابەتە بەتەکیت ئەمە پلانێکە چێ ئەگەر باسی لەوە بکەین لە وەزیری مالیەی عێراقی مادەی چاری بودجە باس لەوەی دەکاتن دەرێ ئەو جەدوەلەی دانرا بە پێی ئەو تەختیتیانەی کە لە بودجەی 2023 دانرایە واتە ئەو بڕپارانی دانرا بۆ وەزارەتەکان بۆ محافەزەکان ئەمانە دەبی سەرف بکرێتن لە ڕێگەی وەزیری مالیە واتە ئەگەر بێت و وەزیری مالیە پارە سەرف نەکا ئینفاق کەمە بیتن ئەگەر بێت و محافظ پرۆژە خزمەت گوزاریەکان جێبەجێ نەکا دیسان بودجە ینی فاقی فعلی خەرزی ڕاستەقینەکەی عێراق کەمە بێتەوە لە هەمان کاتدا وەزارەتەکان ئەگەر بێت و پرۆژەکان بە پێی ئەوەی کە پلانەی بەرنامەجی حکومی لەوێدان دەرە ئەویش سەرف نەکرد ئەوە هەر دێتە خوارێ ئەوەیە وای لێ کرد کە بودجە ئێستاوەکو ئێستا خلالی 6 مانگی 20 تریلیۆن و 500 میلیارد بی بۆ لەبەرەوەی وەزارەتەکان و محافەزەکان واتەوە ئەگەچ بەهۆی وەزیری مالیە بی بە قەسد بی وچ لە ڕێگەی محافزەکان فەشەلیان هینا لە ئیدارەکە ئەمە زەرر بەوان ناگەینی هاوڵاتیانی عێراق تاوەکو کە لە 2014 لە 2012 هەر لە ببینەک لە 2003 تاوەکڕۆ بێ خزمەت گوزاریە هیچ کێشیان نییە ئەوان ڕاتی بە هاوڵاتیانی خواندا
موادی سلعی و ئەفۆ حاکم ئەوانەیان تەرتیب کردووە هیچ کێشیان نامێت کێشە بۆ هەوڵاتیانی ئێمە دەمینێتن بەڕاستی ئێمەش بە پێ ئەو داتایەوە پێ ئەو راپۆرتێک کە پێشکەشکردی ئەمە دەبی یەکشت بکرد یان ئەوە تەیە ئیجبارە ئێستا بە پێ ئەو پلانەی کە دیتیتمانەوە لە بۆ یاسای بودجە ئەبێ ڕخنە لێ بگرێت چ لە ڕێگەی دادگا بیتن چ لە ڕێگەی بەنامە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە حەجزەیەکی یاسایی شەرعیە کە ئەبێ بودجە لەلایەن سەرۆکی حکوومەتی ئیتیحادیەوە دووبارە ڕەوانەی ناو هۆڵی پەرلەمان بکرێتن بۆ ئەوەی ئەم ناعەدالەتیە بە پێی دەستور کە خلافی دەستورە ئەبێ هەموار بکرێتەوە باش ئەمە شتێکی ئیجباریە ئەبێ هەموار بکرێتەوە بۆ شێوە باشە کاک نەهرۆ یعنی ئێستا من دەمەوێت زۆر ڕاشکاوانە وەڵامم بدەیتەوە ئەمە پیلان بوو لە یاسای بودجە و هەروەها فێڵیشیان لە تاکی کورد کرد وانە بەتەکیت من ئەوەی کە دەبینین پاش ئەوەی مادام ئەوە کە خەرجی عێراقیان نەگەیاندە ئەو پلانێک کە لە ناو بودجە هەیە واتە ئەوە هەردوو پلانە هەردووچان من یەک بە حاری خۆم بە پلانی دانیم ئەگەر بێت و بودجە نەگاتە ئەو بەرنامەجێک کرد لە بۆی دانرا لە ئینفاق لە یاسای بودجەی 2023 ئەگەر بێت و بە پێی یاسای بودجە حکوومەتی عێراقی خەرجی وەزارەتەکان و محافەزەکان و هەمووەکانی کرد بە ئێمە وەکو هەرێمی کوردستان کێشەمانە بەڵام کە ئەو کاتێک کە ڕای گرتیا ئەمە تەئسیری لێکردین و لە هەمان کاتدا ئەم کێشێش ئاشکرا بوو باش ئەگەر ئەمەیان نەکرد بە ئەمە موضوع کێشەمان نەدەبوو لەبەرەوەی ئەمە استحقاقی خۆمان بە ئام وەردەگرت لە چارچوەی بودجەی 2023 بەڵام کە ئەوەیان ڕاگرت ئەم پلانەشیان کەشف بوو ئەمەش ئەبێ لێرکانەوە بە جددی ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر بکرێن و بە هیچ شێوە قابلی قبولکردنی نییە جیژی دەستورە زۆر باشە زۆر بەڕێز نەهرۆ ڕۆنزی جێگری سەرۆکی لێشنەی نەوت و گازی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە ڕۆنزەوە لەگەڵ ماوەی سوپاس بۆ بەشداریکردنتان سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان شەوتان باش